دێنە سەر ئەو بابەتەی کە ئەم بەیانیە باسم لێ کرد بۆ کەسانی کە دەگەڕێنەوە بۆ خوێندن کە لە خوێندندا بڕاون. پرۆژەی گەڕانەوە بۆ خوێندن کە وەزارەتی پەروەردە بە سەرپەرشتی ڕێکخراوی یونیسف و UNHCR جێبەجێ کردووە پرۆژەیەکەیە کە ئامانجێتی لەم پرۆژەیە سەرجەم ئەو منداڵانە بگرێتەوە کە بۆ خوێندن بە هۆکاری جیاجیا دابڕاون لە خوێندن. جا پرۆژەی گەڕانەوە بۆ خوێندن کە وەزارەتی پەروەردە سەرپەرشتی ئەکات و ڕێکخراوی یونیسف و هەروەک وتم UNHCR جێبەجێ دەکات ڕاگەنراوە پرۆژەکە ئامانجێتی سەرجەم ئەو مناڵانە بگەڕێنێتەوە بۆ خوێندن کە وەک باسمان کرد بە هۆکاری جیاجیا لە خوێندن دابڕاون. ئەم بەیانیە میوانی ئێمە سەبارەت بەوە کە لەگەڵمان بێت و لە پرۆژەکە زیاتر شارەزابین چەندێکە ئەم پرۆژە هەیە چەند کەس سوودمان بوونە لەی پرۆژەکە سەرەتا لەکوێ بووە ئێستا لەکوێی دیکەی کوردستان هەیە. ئەم بەیانی عەبدولقادر کاکە سوور بەڕێوەبەری فێرکردن لە ڕێکخراوی یونیسف پرۆژەی گەڕانەوە بۆ خوێندن لەگەڵمان ئەبێت. بەخێرهاتی. زۆر سپاس. زۆر سپاس دەکەین کاکە عەبدولقادر. سەرەتا با بەوە دەست پێ بکەین دروستکردنی خوێندنگە ڕەنگە ئەوەندە گرنگ نەبێت کە کەمپینی بۆ بکەن خەڵک بگەڕێتەوە بۆ خوێندن یاخود خەڵک هان بدەین بخوێنێت. هەروەکە ئەو نمونانەی کە پێش پرۆگرام دەستی پێ بکات من و جەنابەت باسمان کرد لە کەنیسەکانە زەنگێک لێدرێت لە یەکشەمان کەمپینێکە کە خەڵک وەرن بۆ خواپەرستی و عیبادەتکردن. لە ئاینی ئیسلامە کەمپینەکە زیاتر کرا لە ڕۆژێکا 5 جار بانگە درێت وەرن بۆ خوداپەرستی. ئەمە کە ئەرکێکە هەر یەک لە ئێمە جێبەجێ ئەەکەین. جا پرۆسەی خوێندنیش فێربوونیش عیبادەتێکە. تا چەندە گرنگەکە ئەو کەمپینە لەو جۆرە هەبێت و ئەم پرۆژانە لەو جۆرە ڕابگێنریت. بێگومان زۆر ڕاستەوەی وتت ینی 100% بەو شێوەیە دروستکردنی بینای قوتابخانە بە تەنها بەز نییە و هەروەکو ئەو نمونانەی کە باست کرد و پێشتریش باسمان کرد ینی ئاینەکانیش درچیان بەوە کردیە دروستکردنی پەرزگا بە تەنها بەز نییە پێویستی بەوەیە کەمپینی بۆ بکەی بانجی بۆ بکەی هەر بۆیەش کەنیسە زەنگێکی زۆر بەهێز لێ دەدا ڕۆژی یەکشەمان کە بانجی هەموو ئاینداران دەکات کە بێن بە دەنجیەوە و بە هەمان شێوە ئاینی ئیسلامیش هاتووە ڕۆژی 5 جارن کەمپین دەکات بۆی خەڵک بێتن خواپەرستی بکات. ئێمەش دەبێت لە قوتابخانەکان بە هەمان شێوە لە سەرەتای دەستپێکردنی دەوام یاخود لە دوای دروستکردنی قوتابخانە ئەو کەمپینە بکەین چونکە مرۆڤ بە سروشت شت لە بیر دەکات پێویستە بە بیریان بێنیەوە و گرنگی کەمپینەکە کەمتر نییە لە دروستکردنی قوتابخانەکە چونکە دەکرێت قوتابخانە دروست بکرێت بەڵام لەوانەیە کەس بە دەنگ قوتابخانەکەەوە نەچێت و یان نمونەشەی لە کوردستان ئێستا لە زۆر لادێ قوتابخانەی زۆر گەورە هەیە بەڵام داخراوە لەبەرەوەی هۆشیارەکە یاخود منداڵێک کەمە ژمارەی منداڵەکان کەمە قوتابخانەکان داخراون ئەوەش هەیە. باشە کاک عەبدولقادر کەوا بێت ڕەنگە بەشێکی خەڵک هەبن ئەم کورد هەر وا بووینە چاومان کردوتەوە هەر لە ڕاکردن لەم سنوور بۆ ئەو سنوور لە ماڵوێرانی و لە دەربەدەرێ بوونە بەشێکی زۆر لە خوێندن بەو هۆکارەوە دابڕاون تاکو کەمپینێکی لەم شێوە نەبێت ڕەنگە لە بیریان نەبێت هەر بگەڕێنەوە بۆ خوێندن. ئێوە چەندێک توانیوتانە هاوکار بن و دەستی تا ئێستا چەند کەس لەم پرۆژەیە گیراوە بۆی کە بگەڕێنەوە بۆ پرۆسەی خوێندن؟ ئێمە لە ساڵی 2010ەوە بە هەمانجی لەگەر بەڕێوەبەراتی گشتی پەروەردەی هەولێر دەستمان بەدەست پێشخەریە کرد کەەوە ماڵ بە ماڵ بگەڕین لە چەند شوێنێکی جوگرافی تاکو بزانین چەند منداڵ لە دەرەوەی خوێندنە و ناونووسی ئەو منداڵانە بکەین. ئەو بوو لە ساڵی دواتر سیستەمەکی سەرهێڵ ئۆنلاینمان دروست کرد ناوی هەموو منداڵە و کان و زانیاری منداڵەکانیشمان لەنەوە ئەو سیستەمە ناونووس کردووە نووسیمانەوە و دواتر زیاتر پەرەمان پێدا سیستەمەکە بەرفراوان بوو ئێستا خۆشبەختانە تا ڕادەیەک هەموو کوردستانی گرتوتەوە. ئێمە زانیاری زیاتر لە 10,000 منداڵمان هەیە لە ناو سیستەمەکە کە لە دەروی سیستەمی پەروەردەن یان ناچنە قوتابخانە. اینجا هەندێکیان هەر نەچوونە هەندێکیان دابڕاون و هۆکارەکانی کار لەسەر هەردووکیەکەنەوانی کە هەم نەچوونەوە داش باڵەوە باش باڵێ و لێت نەشارمەوە کاتی خۆی لە ناو سیستەمی پەروەردە ئەو شتە هەبوو دەبایە هەموو سەرەتای دەستپێکردنی ساڵی خوێندن تیمێک لە قوتابخانەکە سەردانی ماڵەکانی دەوروبەر بکەن بزانن کام منداڵ لە ناو مەسەلەن دەستە قوتابخانە کام منداڵ تەمەنی قوتابخانەی هاتیە و دەبێ ناونووس بکرێت
بەڵام بەداخەوە لە دوای ئەوەی سیستەمی پەروەردە لە 2007ەوە گۆڕا ئەو فەقەرە نەماوە ئێستا ئێمە دەمانەوێت ئەوە زیندوو بکەینەوە ئەو دەهەزارە بگەڕێنین باشە ئەو دەهەزارە لە هەردووکی پێکات بوو لە دابڕاوەکان و لە ئەوانێکن داتایەکتان لەبەردەستە چەندێک دابڕا بۆ چەندێکیش هەر نەچبوو بەرخوێندن لەو دەهەزارە بەڵێ زیاتریان دابڕاون بەنسبەت کوردستان دابراوەکان زیاترن لەوانەی کە نەچوون باش ئەم پرۆژەی سەرەتا ئەزمموی بوو لە هەولێر ئەنجامداندا دواتر چۆن بوو کە بینتان ئەزمونونەکە سەرکەوتوو بوو پەرەسان پێ بەڵێ دواتر هەم وەزارەتی پەروەردە پێی خۆش بوو کە ئەو پرۆژەیە گشت گیر بکرێ و ئێستاش ئێمە وەکو ڕێکخراوی یونیسف هەوڵ دەدەین لە بەشەکانی تری عێراقیش جێبەجێ بکەین باشە ئەوانی زۆر زۆریان پێخۆش بوو کە ئەو نەتیجانەیان دیت چونکە زۆر کەس باسی ئەوەی دەکات چەند کەس لە دەرەوەی قوتابخانەیە چەند کەس دابڕاوە بەڵام ئامارێکی ڕێک و پێک نییە ئەو سیستەمە پێت دەڵێ بزەبت چەند کەس لە دەرەوەی وە هۆکارەکانیش چییە تەنها ئەوە نییە پێت بڵێ مەسەلەن چەند کەس لە دەرەوەی باشە یونیسف هیچ ئامارێکی سەبارەت بە کوردستان یاخود بڵێن بە عێراق بەگشتی لە بەردەستایەکە لە وڵاتانە لە ڕیزبەندی چەنەمە بۆ نەهێشتنی خوێنەواریات ڕێژەی خوێنەواری تیا چەندێکە کە دێ باسی ڕێژەی خوێندەواری دەکەی خوێندەواری بۆ گەورانە باش بەڵام ڕێژەی چوونە قوتابخانە و نەچوونە قوتابخانە بە جێرەی قۆناغەکان دەگۆڕێت لە کوردستان لە قۆناغی با بڵێن پۆلی 1 تا 6 نزیکەی 100 منداڵان لە دەرەوەی قوتابخانن لە بۆ قۆناغی با بڵێن لە پۆلی 7 تاکو و پۆلی 9 کە هەردووچیان بەیەکەوە بنەڕەتین دەوری 100 تا 8 دوایی کە دەچیە قۆناغی ئامادەی ڕێژەکە 3 ئەوەندە دەبێت زیاترە کات بەرەبەر بێگومان ینی لە تەمەنەکانی سەرەتایی منداڵ دەچی حەزێکی زۆری هەیە بەڵام دواتر بەرەبەرە دادەبڕێ ئەوەش خۆی لە خۆیدا ینی وەکو بڵێ موئەشیرەکە لە بۆ ئەوەی لەوانەیە کوالیتی خوێندن بەو شێوە نەبێ ینی منداڵ یەکەم زار بوو زۆر بە پەرۆشە بێتە قوتابخانە دواتر ئەوە نییە کە خەونی پێوە دەبینی ئیتر وردە وردە هەوڵ دەدا دابڕێ کاتە کارەکان یونیسف بە پێ ئەو قۆناغانە بۆ هۆشیارکردنەوە بۆ گەڕانەوەیان پێویستی بە جیاوازی هەیە کە جیاوازێکی تایبەتێت بەڵام ئێمە زانین هەر کێشەیەک هۆکارێکی لە پشتە ئەو هۆکارانەشە بە چارەسەر بکەن یونیسف چۆن چارەسەری ئەو هۆکارانە ئاکات چۆن نەتوانێتەوە بنبڕ بکات کە ئیتر دانە بڕێن یاخود هەوڵی ئەوە بدرێت کە بگەڕێنرەونەوە بۆ خوێندن بێگومان ئێمە بێزگە لەو دەستپێشخەریە دەستپێشخەری تریشمان هەیە بۆ باشترکردنی زۆرێتی خوێندن چونکار وەکو گوتم ینی یەک لە هۆکارە سەرەکیەکان زۆرێتی خوێندنە ئەگەر زۆرێتی خوێندن باشتر بکرێ من دڵنیام زۆربەی منداڵان ڕاکێش دەبن لە بۆ قوتابخانەکان و ئێمە دەستپێشخەریەکمان هەیە لە بۆ باشترکردنی زۆرێتی خوێندن بە ناوی بەڕێوەبردن لە ئاستی قوتابخانە واتە قوتابخانە خۆی بەڕێوە ببات ئیتر پێویستی بەوە نەبێ زۆر حکوومەت یارمەتی بدات چاوەڕێی حکوومەت بی هەموو شتێکی بۆ بکات ینی بتانی پشت بەخۆی ببەست باشە ئەم پلانانەش دەخرێتە بەردەمی ئەمە جێبەجێمان لە چەند قوتابخانەیەک بۆ نمونە ساڵانە چەندین قوتابخانە ئێستا ژمارەکە لە 400-500 قوتابخانەش تێپەڕیوە و تێبینی ئەوەمان کردووە ئەو قوتابخانانە زۆر باشترن لە قوتابخانەکانی تر و ڕێژەی دابڕانیان کەمتر بوویتەوە لە قوتابخانەکانی تر باش کاک عەبدولقادر هەمیشە پارە کێشەیە بۆ هەر کارێکێکی پێویستەکە بڕە پارەیەکت لە بەردەست بە ڕەنگە بەشێکیان لەبەر قاتری کەم دەرامەتی و نەبوونی دابڕابێتن لە خوێندن و تەنانەت پارەیەوەشیان نەبێت ئەو پاسە یاخود ئەو هەر هۆکارێکی گواستنەوە بیانگەنێتەوە قوتابخانەکە ئێوە وەکو لایانی مادی چۆن یارمەتیان ئێن بۆ کە چۆنەڵای ئەم بیانوە ببڕێنین لەوانەیە لەوەی زۆر لەگەڕ نەبم ینی مەسەلەکە زۆر مادی نییە مەسەلەکە زیاتر حەز و قەناعەتە ئەگەر منداڵ قەناعەتی بە شوێنێک بێ هیچ هۆکارێک نییە ئەو منداڵە داببڕێنی بۆ نمونە منداڵێک دەبێ با بڵێن مەدینە لەعاب ینی ئەو منداڵە تێناگە پارە هەیە پارە نییە منداڵەکە نایەتەوە لەبەرەوەی حەزی لە شوێنێک باشە خۆ بەشێک لە منداڵانیش هەیە کە منداڵی کارن لەسەر شقامەکان کارەکەن بۆی کە خەرجی ڕۆژانەی خۆیان بژەوی ژیانی خۆیان بەدەست بێنن بۆی لە خوێندندا ئەبڕێن دیسان منداڵەکە نییە ئەو بڕیارەتدا دایک و باوکەکە لە شوێنی منداڵەکە ئەو بڕیارە دەدات منداڵەکە حەزی لێیە و ئەگەر قوتابخانەکەش ئەوە بێ کە منداڵەکەش خۆی تێدا ببینتەوە منداڵەکە دا نابڕێ لە خوێندن بەڵام
من لەگەڵتم زۆر جاران دایک و باوک هۆکارن لە بەوەی منداڵەکان دابڕێ بە بیانووی هەژاری مەرجیش نییە هەژار بن بەڵام بە بیانووی هەژاری منداڵ دادەبڕێن لە ئێوە هیچ کارێکتان بۆ ئەوە کردووە کە هیچ ئەو بیانۆشانتر بەدەستۆ نەمێنێت ئێمە بەڕاستی با لێت نەشارمەوە ئێمە نامانەوێت جێگرەوەی حکوومەت بین پارە بدەین بە خەڵک دوایی بەنەوەعکی کە ینی شیکردنەوەی بۆ بکرێت بەڵام ئێمە بە هەموو شێوەیەک هاوکاری ئەو قوتابیین کە تاکو جۆریەتی خوێندنی باشی بەدەستکەوێت لە ناو قوتابخانە نەبێتە هۆی دابڕانی ئەو قوتابیان ئەوە گرنگە تۆ هەوڵ بدەیت ئەو هۆکارانە بمبڕ بکەی کە دەبێتە هۆی دابڕانی قوتابی باشە لە تەمەنێکا هەیە کە جەنابەت باست کرد ئاماژەت قسە سەر منداڵ خۆی سەیرەکات ئەو پرۆسەی کە ئەو بیری لێ کردو وانییە و دابڕێ لە خوێن بەڵام ئەمە فترەیەکی کاتیە دواتر کاگاتە تەمەنێکی تر زۆربەی زۆرمانە خۆزگە خوێندنمان تەواو بکردە بۆ ئەو تەمەنە چی ئایا هیچ کارێک کراوە تەمەنە گەورەکان وەبەست کەیتر خۆیان بە ئارەزوی خوان تر ئەوان بە دوای شوێنە کاگەڕن کە بگەڕن و بخوێنن بەڵێ لە کوردستان لە 2006 بە هەمان شێوە ڕێکخراوی یونیسف هاوکاری وەزارەتی پەروەردەی کرد لە عێراق و لە کوردستان زۆرە خوێندنێک دابنێن خوێندنی خێرای پێ دەڵێن بۆ ئەو کەسانن کە تەمەنیان گەورەترە لە تەمەنی خوێندنی فەرمی خوێندنی فەرمی ئەوەیە کە ئێمە دەچین خوێندنی نافەرمی ئەوەیە کە پێ دەڵێن خوێندنی خێرا یان خوێندنی گەوران بەڵێ ئەوانە دەتوانن بچنە ئەو سنتەرانە چەند ساڵێک لەوێ بن خوێندنەکەیان تەواو بکەن دوایی دەتوانن بگەڕێنەوە خوێندنی فەرمی و بەردەوام بندەی باشە و ئێمەش لەوە هاوکارین و بێزگەلەوەش لە بۆ منداڵانی پەنابەر و ئاوارە ئێمە سنتەرمان کردوتەوە سنتەری خوێندنی نافەرمی هەیە لە زۆر شوێن دەتوانن لەو شوێنانە فێر بن ئەگەر تەمەنیشان ڕێپێنەدا باشە بە پێی پەیوەری جوگرافیایی ئەو خوێندنگە ئەو سنتەرانەدا ئەنێن یاخود سنتەرەکان هەن و هۆکارێکی گواستنەوە هەیە بیان گوازێتەوە نا بە گوێرەی ئەو با بڵێن ئەو شوێنەیەک چەند منداڵی هەیە ئەگەر ژمارە منداڵەکان گەیشتە ئەوە بەو شوێن ینی شەرنی هەر یونیسف یان زۆربەی ڕێکخراوەکان ئەو شتانە دەکەن باشە لە ڕووی مامۆستایان و کادری فێرکاریەکان ئەوانە چۆن لەو سنتەرانە ڕێکخراوەکان مامۆستا دابین دەکەن مامۆستاکان دابین هەر ئەو مامۆستایانن کە لە خوێندنگە حکوومیەکان هەندێک جار بەڵێ هەندێک جاریش نەخێر باشە بۆ هەندێک بابەت بەڵێ پێویست دەکا هەر مامۆستای حکوومەت بی بەسە لە دەوامەشیکە یان دوای دەوام ئەوە هەندێک گرنگ نییە ینی مەسەلەن دەکرێت هەر خەریجێک ئەو یەک پرسیارم هەیە ئەگەر بە خێرایی وەڵام لە کام یەک لە شارەکانی کوردستان ڕێژەکە زۆر زیاتر بوو ڕێژەی دابڕان بەڵێ من ناتوانم ئەوە بڵێم لە بۆ ئەوەی بانە بێتە ڕێکلام بەڵام لە هەموو شوێنێک دابڕان هەیە باش ئێمە زۆر سپاس دەکەین عەبدولقادر کاکە سوور ڕێبەری فێرکردن لە ڕێکخراوی یونیسف بۆ پرۆژەی گەڕانەوە بۆ خوێندن لەگەڵمان بوویت سپاس دەکەم